علمێک حکمەتی لەگەڵا نەبوو سوودی نییە، حکمەتێک علمی لەگەڵا نەبوو هەر بێسوودە. جاری وایە ئینسانێک سێرەکەی گەنجێکە هەموو قورئانی لەبەرە تەمەنی 20 ساڵە، بەڵام چونکە ئەزمموی نییە تەمەنێکی نییە حکمەی نییە، حکمەتی نییە بکەوێتە ناو مشکلەیەکە و نازانێ حەلیکە، علمەکەی ڕزگاری ناکە بۆ دانایی نییە حکمەی نییە. يعني وەکو چۆن خۆی تەعالا فەرمێ حتى إذا بلغ 40 سنة ئینسان کە چووە ناو ساڵەوە بە پێی ئەزمون و تەجروبە کۆمەڵی حکمت و دانایی بۆ دەرەکەوێت، یان ئەوە تا بە تەجروبە بە اکتیساب ڕەنگە لە مامۆستاکەتەوە وەریگریت فێری حکمە و دانایی بیت، یان ئەوە تا بۆ خۆت بە پێی تەجروبە تۆ ئیتر فێرە بیت دەبێ فێر بیت. مناڵ نی تۆ 35 ساڵ 40 ساڵ 50 ساڵ تەمەنت کردووە دەبێ فێری حکمت بیت. کەواتە هەردووکی ئینسان بۆ ئینسان ئەم دوانە ئەم دوو صیفەتە لە ئینسانە بێ زۆر جوانێکات، هەم علمت هەبێ و هەم حەکیم و داناش بی. جاری وایە کابرا سێرەکەی زۆر حەکیم و دانایە بەڵام علمی نییە، ئەمەشیان نەقسە.